لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دوو وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باز لە هەوڵی کودەتا کرا. ئەوە ژوالێک دەدرێتەوە کە هەوڵێکی ئەو نخبەیەیە لەلایەن دەسەڵاتەوە پراوێز خراون. ڕۆژی سێیەم مانگە دەسەڵاتدارانی ئوردن ڕایان گەیاند کە حەمزە بن حوسێن گوێنشینی پێشووی پادشای ئوردن و 20 بەرپرسی دیکەیان دەستگیر کردووە کە هەوڵی ئەنجامدانی کودەتایان داوە. دوای شکستێنانی هەوڵی کودەتاکە شازادە حەمزە بن حوسێن پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردە و ڕایگەیاند فەرماندەی سوپا داوای لێ کردووە لە ماڵەکەی خۆیدا بمێنێتەوە و پەیوەندی بە هیچ کەسێکەوە نەکات. بەڵام لە نوێترین کاردانەوەیدا شازادە حەمزە بن حوسێن بەڵێن نامێکی واژۆ کرد و ڕایگەیاند لەژێر چەتری شارەشینی ئوردن و پاشاکەیدا دەمێنێتەوە. ئەوەش کۆتایی بە ئاڵۆزیەکان هێنا. ئەوکات ڕۆژی 4 مانگەیش حکوومەتی تورکیا ڕایگەیاند بڕیاری دەستگیرکردنی 104 جەنەڕاڵی خانەنشینکراویان دەرکردووە کە بەنیازی ئەنجامدانی کودەتا بوون. ئەوەش یەکەمین هەوڵی کودەتایەکی دیکەیە لە دوای ساڵی 2016ەوە لە تورکیا کە ئەو هەوڵەش شکستی هێنا. کودەتای سەربازی هەمیشە لە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانی جۆرێک لە پەراوێز خستن و تاگڕەوی تێدایە ئامادەگی هەبووە و لەو ڕێگەیەوە هەوڵی گۆڕینی دەسەڵات دراوە. بەڵام زۆربەی کودەتا سەربازیەکان بوونەتە هۆی ڕژانی خوێن و دروستکردنی دەسەڵاتێکی سەربازی و نەهامەتیان لەگەڵ خۆیان هێناوە.